ئەمڕۆ لە هەڵەبجە و سلێمانی و ڕاپەڕین ڕۆژی گردبوونەوە بوو. غازی ماڵان گران بووە، کەلاریش تەمەنی بە قەزابوونەکەی گەیشتە 55 ساڵ. باسی ڕووداوێکیشتان بۆ ئەەکەین کە لە ئیدارەی سۆران لە یەکێک لە چێشتخانەکان ڕوویداوە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لە هەڵەبجە و سلێمانی و ڕاپەڕین ڕۆژی گردبوونەوە بوو. لە سلێمانی و ڕاپەڕین بژمێرەکانی سەرژمێری لە هەڵەبجە ژمێنەری ئەو 500 کەسەی کە گوایە دامەزراون. بژمێرەکانی پرۆسەی سەرژمێری گشتی لە عراق لە بەردەم نووسینگەی نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە سلێمانی گردبوونەوە و داوای موچەی مانجی 12 ئەکەن. شەماڵ ئەحمەد نوێنەری بژمێرەکان بە 964 وت ئەمڕۆ هاتوون داوای موچەی مانجی 12 ئەکەن لەبەر ئەوەی تا ئێستا پێیان نەدراوە. لە ڕاپەڕینیش بە هەمان شێوە گردبوونەوەیان ئەنجامدا و باسی ئەوە ئەکەن کە ئەوان دەرچووی دانەمەزراون. ڕێکەوتنمان کردووە کە موچەی 2 مانگمان پێ بدرێت، ئەوانەی کە گردبوونەوە ئەڵێن لەگەڵ پارەی ئەو 8 ڕۆژەی کە خولمان بینیوە بۆ سەرژمێریەکە. پارەی خولەکەیان پێ نەداوین و موچەی مانگێکیشمان وەرگرتووە، بەڵام تا ئێستا موچەی دووەممان پێ نەدراوە. بابێمەوە سەر هەڵەبجە نوێنەری 500 دامەزراوەکە گردبوونەوە ئەڵێن بەست بە ناو دامەزراوین، تا ئێستا نازانین لە شوێن و چۆن دامەزراون. هیچ ڕێکارێکیان بۆ نەگرتوونەتە بەر. ئەمە ڕێک ئەوێ لە هەر شوێیەک بەردێک بکەوێتە خوارەوە بە سەرسەری ئێمە ئەکەوێت. ئێستا لە جیهاندا غاز گران بووە، کەچی یەکسەر لای خۆمان کاریگەری گرانبوونەکەی دەرکەوت و لیترێک غازی ماڵان لە 400 دینارەوە بوو بە 625 دینار. محەممەد ڕەمەزان بریکاری غازی ماڵانە لە هەولێر بە 964 وت پێشتر هەفتانە 6 ڕۆژ غازمان وەرئەگر، بەڵام ئێستا بەهۆی کەمبوونەوەی غاز لە مانجی نوێوە هەفتانە 4 ڕۆژ غازمان پێ ئەدرێت. هەر لەسەر ئەم کێشەیە نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر بە 964 وت بەهۆی سەرمای زۆر خواستێکی زۆر لەسەر غاز هەیە، بەم هۆیەش غاز کەم بۆتەوە. غازی بازرگانیش گران بووە، وتیشی ئەم کەمبوونەوە و گرانبوونەوەیش کاتیە و بە زوویی چارەسەر ئەکرێت. لە مانجی نوێدا هەفتانە 4 ڕۆژ غاز بە بریکارەکانی غازەدرێت. ئەمەیە فێڵ و قۆڵبڕین لە چێشتخانەیەک لە سۆران کراوە. بابۆتان باس بکەم. کابرایەک هەستاوە تەلەفۆنی بۆ یەکێک لە چێشتخانەکانی ئیدارەی سۆران کردووە، داوای بای زیاتر لە ملیۆنێک دینار کەباب و تکەی گۆشتی کردووە. دوای ئەوەی بۆیان ئامادە کردووە، ئەو نەڕۆیشتەوە بۆ و دەنجی نەماوە. خاوەنی چێشتخانەکەی سۆران ڕووداوەکەی بۆ 964 جێڕایەوە و ئەڵێت تەلەفۆنێکمان بۆ هات، کابرایەک بوو خۆی بە حاجی و زێڕینگر ناساندووە، وتویەتی ئەوە نەشیش کەبابە ئامادە بکەن. بەپێی حسابەکەی ئەوان بێت 244 شیش بووە. ئێمەش ئەڵێ ئامادەمان کرد، کەچی دوایی تەلەفۆنەکەی داخستووە و وا قسەی دەکرد، هەر کەسێک بواە بێگومان باوەڕی پێکرد کە کابرا هەردەنجی نەبوو. خاوەنی چێشتخانەکە چووە خواردنەکەی بەسەر فەقیر و هەژاراندا دابەش کردووە و ئەڵێ کردومانەتە سەدەقە. لە چێشتخانەکە یەک شیش کەباب بای 4500 دینارە، بە حسابی ئەوان بێت ئەو 244 شیشە بای ملیۆنێک و 100,000 دینار بووە. سبەینێ کەلار تەمەنی بە قەزابوونی دەبێتە 55 ساڵ. پێش ئەوەی بگاتە بەیانی هەر ئەمڕۆ چالاکی و ویسیڤاڵ و حەفلەی خۆیان بۆ یادەکە کرد و ناونیشانی ڕۆژەکەشیان کردووە بە کەلار شاری میهرەبانی. ئەم دوایی نیوەڕۆیە لەسەر قەڵای شێروانە کۆمەڵێک چالاکی کللتوری بۆ 55 ساڵەی یادی بە قەزابوونی کەلار ئەنجامدرا. خوێندکارێک سەرقاڵی کوتانی برنجە و ئەڵێت وشەی خوا قەزا زۆر بەکاردەهێنم چونکە شیرین و جوانە. لەلایەکی دیکەوە سێ گەنجی دەنگخۆش بۆ پەیامنێری 964 وتیان دوو کەلیمە گۆرانی ئێژین کەچی دەستیان پێکرد و ئەوەی وتیان نەیان گەڕاندەوە. کەلار لە ساڵی 1970 بووەتە قەزا. ئێستا یەکێکە لە قەزا گەورەکانی عراق و کوردستان و ناوەندی ئیدارەی گەرمیانە. چەند ڕۆژێکی کەمی ماوە مانجی ڕەمەزانی پیرۆز دەست پێ بکات. هەر لە ئێستاوە ڕێنمایی بازار بڵاو ئەکرێتەوە. لیژنەکان باسی گرانبوونی نرخی بازارەکەن، بەڵام ئەوەی ئێمە سەرنجمان داوەتە سەری یەکێتی زانایانی ئاینی لە هەرێمی کوردستان و تەبێژەکەی باسی ئەوەی کردووە هەر کەسێک بازار قۆرەق بکە، نرخی کاڵا و خۆراک و پێداویستەکان لەو مانگەدا گران بکە، ئەوەی کردوویەتی تاوانە و حرامە. ئەو دیارە بە پێی دەقە شەریعەکان ئەو قسەی کردووە وەک بۆ ئەوەی کە
بازارێکی تەندروست لە مانجی ڕەمەزاندا بەڕێوە بچێت و خەڵکێک نێن بە تایبەتیش باڕێن کە ساڵانە باسی بەشێک لە بازرگانەکان ئەکرێ کە لەم بانگەدا قۆرغی بازار ئەکەن و نرخی کاڵا و کەلوپەلەکان بەگران ئەفرۆشنەوە خەڵک هیوادارین مانجی ڕەمەزانی ئەم ساڵ مانگێکی هێمن و بازارێکی هێمن هەروەها خەڵکی هەژار و کەم دەرامەتیش بتوانن ئەم مانگا بە تەندروستی و بە شێوێکی ئاسایی بۆ خۆیان بەرلەسەر. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.